دیوانی ناری مەلا کاکە حەمەی بێلوو. گەرچی تەقسیری نەهاتن کاری بەندی قاچمە، دەم بەدەم داوێنی پاکت پاکی جێگەی ماچمە. دوور لە تۆ ساعات بە ساعات وەک نەخۆشی بێتەبیب، چاوەڕی ئاوازی دەنگی خاکە ناز و پاچمە. من خەیاڵم وەسڵ و تۆ فیکرت فیراق، من بە تۆ مشتاق و تۆ بێ ئیشتیاق. چاوەکەم تاکەی لەگەڵ مەزلومی خۆت، غوسە پێدان و جەفادان و نیفاق. تیری عیشق و چاوی مەستت کوشتمی، ئەی خودا ڕەحمێ لە دەستی جووت و تاق. من بە بێهیمەت مەزانە و بێکرم، سەهلە لای من بێدرۆ تەکلیفی شاق. گەردەمێ مەقسوودی دڵ بێنی تەجێ، پێت دەبەخشم موڵکی شامات و عێراق. وا لە کوورەی عشقی تۆدا مورغی دڵ، کەوتە سۆزە و ئاهوناڵە و احتیراق. دڵ بە لێوی مایلە و لێوی بەمەی، من کە ساقی مێستە نیعمەلی اتفاق. قەسری دڵ وێران و بێتەحسینە وەک مەعبەدی ڕووخاوی بێ میحراب و تاق. فیکری من ناگا بە وەسفی حوسنی تۆ، گەر خەیاڵم بێ بە ڕەفڕەف یا بوراق. ناریە زادی سەفەر ئامادەکە، ڕێگەتەی نابێ بەبێ توێشە و تفاق. عەزیزم ڕۆحی شیرینم، دوو چاوم دەوای زامی دڵ و جەرگی بڕاوم. ئەتۆ شا من گەدا دادم بپرسە، لە زوڵمی چاوی بیمارت کوژاوم. ئەگەر نەیدەیتە دەست خۆم قاتیلی خۆم، لە ڕۆژی ئاخیرەتدا بێ پێناوم. دەسالادە سەری زوڵفت لەسەر ڕووت، کە ڕووتی ڕووتم و مایل بەتاوم. لە باتی خوێنی خۆم ڕازیم بە ماچێ، دەسا بیدا تا زیندوو ماوم. ئەوانی شانەی مەرگم عەیانە، کە من غەرقی خەم و خوێن و زوخاوم. مەکەن مەنعم لە شیوەنی ڕەفیقان، کە مەحزون و غەمین و دڵشکاوم. لە ژینی خۆم ئومێدم قەتعە ناری، کە سوتاوە هەموو جەرگ و هەناوم. بۆ تایربەجی وەسمان پاشای شاعیری وتووە:
حزنی من با حسنی تۆ ئەشکالە تا آخر نەفەس بۆت زەکاتی حسنی تۆ یا حزنی من ناگا بە کەس تاهیرا فەرمووتە وەختی مردنت حازر دەبم وا لە خۆشی مردنم دەمرم دەسای ئینسافە بەس تازە فەرمووتە لە لای کەس ڕازی عاشقی من مەڵێ نەتدەزانی دڵ کە کون بێ دەنجی لێ دێ وەک جەڕەس چاوەکەم بۆ باغی حوسنت منعی چاوی من مەکە لازمە بۆ پاسەوانی باغەکەت جووتی عەسعەس پێی بڵێن زاهید بە خێری خۆی لە وەعزی من گەڕێ عشقی من شوعلە و بڵێ سا وەعزی ئەو وەک خار و خەس خاڵی سەوزە داخی سەوزە بەحسی ناسۆری مەکەن تازە دەی تۆ بێ کەناری قەت شیفای نایە بە کەس چاوەکەم دیسان نیشانەی تیری موژگانم مەکە حەیفە بێسووچ و قەباحەت تیرە بارانم مەکە مەرهەمی دەردی گرانم وا لە شیشەی ڕوودا ڕوو لە من کە ڕەهنموونی ماڵی لوقمانم مەکە دەردی من دەردێ گرانە ئەی تەبیبی میهرەبان زەحمەتی ناحەق مەچێشە تازە دەرمانم مەکە ڕەهزەنی زوڵفت بفەرموو لێم گەڕێ بێم و بڕۆم بێنەوام و ئارەزووی ئازار و لێدانم مەکە تاقەتی باری پەرێشانی فیراقت موشکیلە دوور لە ڕووی تۆ هەر وەکو زوڵفت پەرێشانم مەکە بۆ دەکەی مەنعم لە باغی وەسلی خۆت تۆبی خودا شێت و سەرگەردان و وێڵی دەشت و چێوانم مەکە دامەخە دوگمەی یەخی سینەت بەسەر پەنجەی حەیا بێوەفا مەحرومی سەیری باغی سێوانم مەکە خاڵی شینت دەرخە تا بازاڕی شینم بێتەوە بۆ ڕەواجی حوسنی خۆت بێشین و گریانم مەکە زوڵمەتی زوڵفت دەسالادە لەسەر کوڵمت دەمێ بێنەسیبی شەوق و شوعلەی ماهی تابانم مەکە من بە شەرعەن مستەحەقم بۆ زەکاتی حوسنی تۆ کە ساحب دەوڵەتی بێبەش لە ئیحسانم مەکە پێیوتم ناری چە بەحسی شەرع و ڕاو و ڕێویە گەر بە حاتم بم و ڕاوەی نیعمەت و نانم مەکە حجەتی مڵکی لەتیفی خەت و خاڵی ڕوویەتی نووری ئیسپاتی لەتافەت نەقشی حەڵقەی موویەتی ڕوومەتە یا چینیە یا لەوحی مینە یا سەدەف یا بە ئاهی سەردی عاشقاوە خۆ بەستوویەتی پەرچەمی جەزبی دڵی کردم لە بۆ شوعلەی ڕوخی ڕەهبەری ئاتەشپەرستی توڕەی جادوویەتی سەیری خەندەی لێوەکەی بۆ دڵنەوازی چی دەکا
شەڕفرۆشی گەرچی ڕسمی نەرگسی بەدخویەتی، چاوی مەستی قابیز و الأرواح لێوی وەک مەسیح، کوشتن و ئیحیا بە چاو و لێوی هەر ئەو بوویەتی. مەنعی قەت ناکەم لە خوێن خۆری کە شێوەی چاویە، کوشتن و قەتڵی بە ناحەق کار و پیشەی زوویەتی. نەشتەری غەمزەی لە جەرگم دا و بە گریەم پێکەنی، غونچە پشکوتن بە شەونم عادەتی پێشوویەتی. دیجلەی سەیلی سروشکم حەد و پایانی نەما، شاهیدی بێغایەتی لیتە و قڕی بێلوویەتی. قامەتی ناری بە کۆڵی میحنەتەوە خەم بووە، تەختی پیشانی هەمیشە هەمدەمی زانوویەتی. بۆ غەزەلی مرۆ بە من چاوم بە ناحەق گەردەکەی، من بە گزگل احتیاج و تۆ بە لیمۆ شەڕ دەکەی. من لە بێلوودا بە بێ ئاو بە بێبوڕ کەوتوم، تۆ لە بەغدادا هەمیشە سەیری بەحر و بەڕ دەکەی. هەمدەمی بازی تەواری بووی لە بۆ سەیر و سەفا، ڕاوەکە و بۆچی عەزیزی من بە واشەی گەڕەکەی. دڵ لە غەمدا وشکە هەر وەک پوشی وشکی شارە زور، تۆ لە من تەکلیفی شیعری شۆخ و تازە و تەڕ دەکەی. مشتری چونکە نەماوە بۆ مەتاعی نەزمی من، چۆڵە بازاڕی خەیاڵی ناری گەر باوەڕ دەکەی. ڕەفیقانم هەموو ڕۆین لە دێدا، بەتەنها هەر ئەمن ماوم لە جێدا. لەبەر دنیا نەما یادی قیامەت، خودا چی بکەم لە مێدا یا لەوێدا. قەزا ڕۆژێ شکستی دا بە مەردان، کە بەیداغی جیهانگیری بە مێدا. کە مەنزڵ عاریەت بێعارە مەیلی، خەراری خاری خواری وا لە ڕێدا. بە هەر کەس تا نەدا نەقدی هەموو غەم، بە کەس موشکیل عەزیزم درهەمێدا. کەسێ دەرچوو لە داوی مەکری دنیا، کە مەردانە تەلاقی سێ بە سێدا. تەماشاکەن لە سفرە و خوانی گەردوون، هەتا سەر نیعمەتی شادی بەکێدا. بە سوورەت ڕێ و زێگەرچی یەکێکن، بە ڕێگەردی سەفەر زیبی بەزێدا. بەڵێ تەقسیمی ئوستادی ئەزەل بوو، بە دۆڵاشی خەلە و ئاوی بەنێدا. سەفەر مەولامە تا ماوم لە مەولا، کە کەوش و گۆرەوی و تۆزی بە پێدا. بە میزانی شەریعەت سەعبە ناری، موداراکەی لە بەینی دوو هەوێدا.
باڵی هوما سێبەری زوڵفی پەرێشانی ژن، نافەی میشکی خەتا پەرچەمی ئەفشانی ژن. کەعبەی ئەربابی دین، قیبلەی خەڵوەت نشین، شەمعی شەریعەت کوژێن، ڕوومەتی ڕەخشانی ژن. بایسی توولی حەیات، عیلەتی فەوت و مەمات، خەندە بە ڕووی نازەوە، ڕوومەتی ڕەخشانی ژن. باغی دڵ و کانی دڵ، گوڵشەنی ڕوخساریە، گەنجی فەرەح بەخشی دڵ، لەعلی بەدەخشانی ژن. مەرکەزی عەیش و نەشاط، زەمزەمی عالی صیفات، چەشمەی ئاوی حەیات، چاوی زەنەخدانی ژن. مەئمەنی ئەمن و ئەمان، مەلجەئی شێری ژیان، چەتری سەری عاریفان، سێبەری دەربانی ژن. ئەم غەزەلی ناریە، عیلەتی ناچاریە، ترسە لە بێنانی و مەخسەرە پێدانی ژن. خەمی پشتی بەنی ئادەم بەباری ژن نەبوو چی بوو؟ ئەساسی غوربەتی ئادەم بەباری ژن نەبوو چی بوو؟ ئەگەر هاڕوت و ماڕوتن لە چاهی زیلەتا جووتن، بە فیتنەی چاوی مەستی پڕخوماری ژن نەبوو چی بوو؟ ئەگەر قابیل بە قاتڵ چوو لە حەق بێمەیل و غافڵ بوو، سەبەب گوڵزاری ڕوخساری عوزاری ژن نەبوو چی بوو؟ لە کێوی بێستوونی میحنەتا فەرهادی بێمەئوا، پەرێشان و پەشێ و داغداری ژن نەبوو چی بوو؟ نەمانی کەوکەبەی شیرین لە وەختی میهری فرزەندی، لەسەر باغی گوڵی بۆس و کەناری ژن نەبوو چی بوو؟ ئەگەر بێژەن مقەیەد بوو لە چاهی شاهی تورکانە، بە حەڵقەی داوی زوڵفی خاروماری ژن نەبوو چی بوو؟ ئەگەر مەجنونە شەیدایە بە شێتی وێڵی سەحرایە، بە دڵ ڕەنجور و بێسەبر و قەراری ژن نەبوو چی بوو؟ لە زیندانی جەفادا بێسەفامە ماهی کەنعانی، بە مەکر و داوی تەزویری بەکاری ژن نەبوو چی بوو؟ مەلا وەک تاقمی شێخ و بەجی داما و بێچارە، سەرەفگەندەی چەپۆک و دەردەداری ژن نەبوو چی بوو؟ بێ قەباحەت گەر حەواڵەی تیری موژگانم مەکا، منعی ناکەم خۆشە فریادم بە خۆشخوانم مەکا. من کە مەجبورم بە مەحکومی غوڵامانی دەری، شۆڕشی عشقی ڕوخی محتاجی دەربانم مەکا. گەر بە تیری عشوە جەرگم پارەکە، گاهێ بە ناز ماڵی ئاوا بێ بە خەندەی لێوی دەرمانم مەکا. من شکاتی دڵپەرێشانیم لە جێسووی خاویە،
ئەو حەواڵەی مەحکەمەی زولفی پەرێشان مەکە. من بە خۆشخوانی کە مەشهورم لە باغی عیشقدا، ئەو بە سوختەی بولبولی بێنوتق و نادان مەکە. من لە گۆشەی مەدرسەی عیشقی مەسایل حەل دەکەم، ئەو بە شاگردی خەلیفەی دەرسی تیفلان مەکە. من بە ومێدی عەقیقی لێوی حەکاکی یەکەم، ئەو بە تیفلی عاشقی نارنجی بۆستان مەکە. با موشیری چاوەکەی پرسێ لە خوونکاری موژەی، لەشکری غەمزەی لەسەر چی تیرە باران مەکە. گوڵشەنی حوسنی کە چونکە ئاویەشتی دیدەمە، خەتی ڕعدی ناڵە و گریان و باران مەکە. میمدەمی و ئەلف بینی چیمە زولفی عنبەری، تا وەزیفەم بێ لە ڕوویە بەندە فەرمانم مەکە. وا مشەوەش بوو وەکو حاڵم، خەیاڵم ناریە هەر وەکو وەحشی، بەشەر وەحشەت لە دیوانم مەکە. بولبولی دڵ بۆ خەیاڵی نیکتە پەروازیەکە، تو خودا چێوە ئازانێ خونچە دەم ڕازیەکە. لەشکری شاماتی زولفەینی لە گردشدا دەڵێی، عەسکەری سوڵتانی ڕۆمە و مەشقی سەربازیەکە. موغبەچەی خاڵی لەسەر گوڵاتەشی لێوی لەلام، ساحری هیندوستانە ئاتەشەندازیەکە. سوحبەتی ئەم شەو پەشێوی ڕوومەتی گیراویە، ئەو حەبەش زادەی قولە هەر کەسبی غەممازیەکە. بۆ لە سەردانم هەمیشە تیغی عیشوەی حازرە، من بە قوربانی بە شەهدی لێوی شانازیەکە. قازی و موفتی دەڵێن هەردوو حرامە سوحبەتی، ڕووی ئەوە ڕەش بێ بە قەولی موفتی و قازیەکە. بێتە سەر ڕەوتی کومەیتی بەیتی خۆش تەعلیمی من، هەر کەسێوە ئاسپی خەیاڵی فێرە ڕمبازیەکە. وازانم بێدەب نابێ ئەگەر ناری بڵێ، ئەم غەزەلمانە لە لەهجەی شێخی شیرازیەکە. چاوەکەم لادە لەسەر کوڵمت نیقاب، با خەجاڵەت بێ لە ڕوو تافتاب. مەستی عیشقم پێم مەڵێ مەستیمەیە، عاشقی بێدار و سەرمەستی شەراب. وا بە شوعلەی ئاگری ڕوخساری تۆ، جەرگ و دڵ برژاوە بۆ تۆ وەک کەباب. زولفە یامارە لەسەر گەنجی ڕوخت، دووکەڵی یاهی منە یا میشکی ناب. نایبڕێ تۆ دادی من یا زوڵمی تۆ، غەیری حوکمی مەحکەمەی ڕۆژی حیساب. پەرچەمە یا تووڕەی شاهانەیە، یا سەوادی نامەی یالی عەزاب. سەهمە یا موژگانە یا تیری قەزا، لێوە یا یاقوتە یا لەعلی مزاب. قەوسە یا ئەبرۆیە یا شمشێری زاڵ، یا کەمانی ڕۆستەمە
پڕ پێچ و تاب. بۆ نەبوو ڕەحمت بە حاڵی من دەمێ تا بەکەی چاوم لە ناری ئیجتیناب. لە فیتنەی نازی غەمزەی چاوی فەتانی خوا چی بکەم؟ لە نێشی عەقرەبی زوڵفی پەرێشانی خوا چی بکەم؟ لە سەفحەی ڕوومەتم یەک جێ نەما بێ زەخمی پەیکانی، لە حەملەی فەوجی ڕووسی تیری موژگانی خوا چی بکەم؟ بە زوڵفی سوبحی ڕووی پۆشی کە قیبلەی ئەهلی ئیمانە، لە جەمعی سوبح و شام و کوفر و ئیمانی خوا چی بکەم؟ وەکو بارانی گۆڕە تەرکی چاوی بۆ نیشانەی دڵ، لە خۆش لێدان و پڕپێکانی پەیکانی خوا چی بکەم؟ لە شەودا ماهی ڕووی دەرکەوت و زوو هەڵهات و نەمزانی، لە بێمیهری ڕوخی وەک ماهی تابانی خوا چی بکەم؟ ئەگەر چی شێوەی شیرینی جەزبی دڵ دەکا هەردەم، لە حرفی تاڵی لێوی شەکرەفشانی خوا چی بکەم؟ هەتاکو هەڵنەکا بۆ ڕەفعی زوڵمەت شەو چرای کوڵمی، لە ڕەمزی خاڵی شین و لەعلی خەندانی خوا چی بکەم؟ لەسەر سینەی بە ئاهی من شکاچینی سەری زوڵفی، لە پەرژینی شکاوی باغی سێوانی خوا چی بکەم؟ لە دووکانی خەیاڵمدا نەما جنسی غەزەل ئەمڕۆ، لە بۆ فەرشی سەریری تەختی ئەیوانی خوا چی بکەم؟ نەخۆشم بێ نەباتی لێوی من موشکیل نەجاتم بێ، لە بۆ ماچی وەکو دەرمانی لوقمانی خوا چی بکەم؟ لە شۆڕشدایە مرغی دڵ بە ئومێدی نەسیمی گوڵ، لە بۆ عەتری غوباری چاکی دامانی خوا چی بکەم؟ دەمێ بۆ من نەبوو سەیری کەناری گوڵشەنی وەسڵی، لە بێڕەحمی ڕەقیب و جەوری دەربانی خوا چی بکەم؟ ویساڵی بۆ ڕەقیب و دەردی هیجرانی بە ناریدا، لە ڕەسمی بێوەفایی و عهد و پەیمانی خوا چی بکەم؟